ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لاڵخێم شەی بەرنامی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی ئاڵۆزکردنی هەندێک بابەت کە بەدەستی ئەنخەز و هەروەها دروستکردنی کێشە بۆ هەندێک لە ناوچەکان و هەندێک بابەتە گرنگەکان کە پەیوەندی هەیە بە ژیانی خەڵکەوە. بەڕاستی حکوومەت و حکوومەتداری زۆر جار ینی لە پێناو بەرژەوەندی خەڵک و لە پێناو پاراستنی ماف و بەرژەوەندیەکانی خەڵک و لە پێناو خۆشگوزەرانی خەڵکدا کارەکە بۆەوەی کە کێشە و گیر و گرفت و ئاڵۆزیەکان بەرەو کۆتا و بەرەو چارەسەرکردن بڕوات. بەڵام ئێمە هەندێک هەنگاو و هەندێک کردار دەبینین کە بەڕاستی ینی جێگای گومانە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە مەبەست ئەم هەنگاوانە دەنێت بۆ دروستکردنی کێشە و هەروەها بربەست و ئاڵنگاری لە بەردەم چارەسەرکردنی کێشەکان. بۆ نمونە زۆر جار کە لە ڕابردوو بازەوە دەکرا پێویستە هەرێم و بەغدا ڕێبکەون لەسەر مەسەلەی نەود و هەروەها بودجە و شایستەداریەکانی هەرێمی کوردستان بەغدا تاوانبار دەکرا. بەڵام دەمانبینی ینی هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەو ئاراستەیە هەنگاوی نەرێنی بوون لە پێناو بەرژەوەندی تاگ و حیزب و لە پێناو بەرژەوەندی گشتی و خەڵکیدا نەبوو. کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر هەیە کە ئەویش دادپەروەری نێوان شارەکان و هەروەها دادپەروەری نێوان هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەمەش کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی کاری لەسەر بکات ئەگەر لە ڕابردوو نەیکردووە بۆ نەیکردووە هۆکارەکان چی بوون چێن فاکتەر ئێمە شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەت و تەوەرانە بە ئاراستەی چارەسەرکردنی ئەو دۆخانەی کە هەیە و ئەو کێشە و ئاڵۆزیانی کە بەردەوام دروستەکرێت لە هەرێمی کوردستان بە مەبەست لەگەڵ برای بەڕێزمان کاگازا جۆڵا چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لە ستۆدیۆکانی کورسات نیوز لەگەڵمانە. بەخێربی کاگازات سوپاس دەکەم خۆشحاڵین کە جارێکی دیکە لە بەرنامی پانۆراما لەگەڵ بەڕێزتا گفتوگۆی بابەتێکی گرنگ و هەستیار و گەرم دەکەین کە پەیوەندی هەیە بە ژیان و بە گوزەرانی خەڵکەوە لە هەرێمی کوردستان. خوێندنەوەت بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان چییە؟ حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن لە ئاسی قەیرانەکاندایە بۆ ئێستا یاخود نا؟ ئەسڵاو لە ئێوە و لە بینەرانی خۆشەویستی کورسان نیوز. لە ڕاستیدا ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان لە بەردەم گۆڕانکاریی گەورە و ورد و دیقەتی هەمەلایەنەیە هەم ناوخۆی هەرێمی کوردستان و هەم وڵاتانی دەوروبەر و هەم کۆمەڵگای نێودەوڵەتیش. بۆیە گرینگە لایەنەکانی پێکەنەری حکوومەت و حیزب و لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان زۆر بە دیقەتەوە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەن. لە ئێستادا هەرێمی کوردستان چەندین دووچاری چەندین گرفت و قەیران بۆتەوە. بابەتی حکومڕانی بابەتێکە پەیوەستە ڕاستە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە، بەڵام لەگەڵیشیدا گرێدراوی کۆمەڵک بابەتی ترە. کۆمەڵێک بابەتی تری پەیوەستە مەسلەی ئابووری لەگە وڵاتان، پەیوەندی دیبلۆماسی لەگە وڵاتان، ڕووی گەشی حکومڕانی ئەم هەرێمە بەڕووی جیهان و دنیای دەرەوە هەموو ئەمانە دەبنە خاڵی ئەرێنی و نەرێنی لەسەر هەرێمی کوردستاندا. بۆیە گرینگە ئێمە لە دوای 32 ساڵ لە ئازادی و خۆبەڕێوەبەری ئێمە پێویست بەوە دەکا ئێستا بەخۆدا بچینەوە لەو ڕخنانەی کە لە محافلی نێودەوڵەتی لە ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی لە وڵاتانی دراوسێ و بە تایبەتیش لە نێوان لە نێو خەڵکی هەرێمی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەم ڕخنانەی ئێستا ڕوبەڕووی شێوازی حکومڕانی و بارودۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا دەبنەوە. بۆیە بە نەتیجە حکوومەت بەرپرسە لە دابینکردنی خۆشگوزەرانی ژیانی خەڵک، ئەمن و ئاسایش، سەقامگیری سیاسی، هەموو ئەمانە حکوومەت لێی بەرپرسە. ئەمە نەک هەر بۆ هەرێمی کوردستان، دیارە لە هەموو دنیا ئەمە یاسایەکی گشتیە. هەموو حکوومەتێک بەرپرسە لە هاوڵاتەکانی خۆی، لە سەقامگیری سیاسی وڵاتەکەی خۆی، لە هەموو بابەتەکانی تر. ئەمەی لە هەرێمی کوردستاندا ئێستا کە دەبیندرێ بەداخەوە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاڵۆزدایە، لە دۆخێکی شڵەژاندایە، لە دۆخێکی ناسەقامگیردایە و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لەم حاڵەتە، بەرپرسە لە سەقامگیری، بەرپرسە لە ژیان و گوزەرانی خەڵک، بەرپرسە لە ئەمنیەتی ئەم خەڵکە لە هەرێمی کوردستان دەکە ڕۆژانە لێ دەبینین لە ناو هەرێمی کوردستان لە هەم ناوچە جیاوازەکاندا کاری نەخوازراو هەیە، کوشتن هەیە و کاری بەدەر لە یاسا هەیە. کێشە کۆمەڵایەتەکان زیاد بوون و قەیرانی ئابووری زۆر بووە و چەقبەستووی سیاسی نێوان لایەنەکان هەموو ئەمانە هۆکارن
بە تایبەتی کاتێکە پەیوەندێکی زۆر بەهێز لە نێوانی هاوڵاتی و دەوڵەت مەسلەی حکوومەتەیەکە ئەمانە زۆر گرێداوی یەکن. حکوومەتی هەرێمی کوردستان چەند هێز و لایەنێکی سیاسی پێشی هێناوە، هەر کاریگەریەک لە نێوان ئەم هێز و لایەنە سیاسیانان لە هەرێمی کوردستان بێتە ئاراوە بەو معنایی کە حکومڕانی لە هەرێمی کوردستان حکومڕانیشی سەقامگیری و تەندروست نابێ، ئالۆزی دروست دەبێ. ئەم ئالۆزیانە باڵ دەچێشێ بۆ کاریگەری لەسەر مەسلەی ئابووری، لەسەر ژیانی خەڵک، لەسەر ئارامی، لەسەر دەرونی خەڵک. هەموو ئەمانە وا دەکات درست زیاتر دروست بکات بۆ دەستخستنە ناو هەرێمی کوردستان و زیاتر ئالۆزکردنی بابەتەکان لەلایەن وڵاتانی ئەقلیمی، لەلایەن نایرانی هەرێمی کوردستان و لەلایەن نایرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە زۆر زوو درک بەم بابەتانە بۆ مەترسیانە بکە، هەر کلێنێکە بێ، هەر مەترسیەکە بێ، هەر درزێکە بێ، نەیهێڵێ و ڕاستەخۆ تەداخل بکە و بەجددیەوە بێتە سەرخەت بۆ چارەسەری ئەم قەیرانە و ئەم بابەتانێکیان. باست لە حکومڕانی کرد کە لە نێوان بۆ نمونە لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی لەسەر ینی ڕێکەوتنێک ینی حکوومەتی هەرێمی کوردستانی پێکاتەوە و ئەم ڕێکەوتنەش ینی مافی داوە بە هەموو لایەنەکان کە پێکێنەر بن نەک بەشداری حکوومەت بن، چونکە بەڕاستی ینی هەرێمی کوردستان بە لایەنێک و دوان ناچێ بڕێەوە ئەوەی کە باڵادەستە لە هەرێمی کوردستان زۆربەی لایەنە سیاسەکان و بە تایبەتی ئێمە ژەزانین، ینی هەندێک لایەن هەیە کە لە زۆنێکی دیاریکراوی تایبەت و بەرفراوانە دەسەڵاتێکی تەواو و قەڵەمڕەوێشی تەواوی هەیە، بەڵام ینی ئەمەی کردوتە چۆنەڵی قوربانی بۆەوەی کە یەکگرتووی هەرێمەکە پارێزێت و دەسەڵاتەکە هەمووی لە پایتەخت کۆ بێتەوە. بەڵام زۆر جار ینی بە مەبەست و بە ئەنقەست تاگڕەوی و چۆنەڵی ینی بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی پەیڕەوەکرێت لەوەی کە ینی فەرزی ئیرادەی لایەنێ بەسەر لایەنێکی دیکەیە بکرێت. ئەمە پێی دەوتری حکومڕانیشی تەندروست و ئەگەر ناتەندروست بێت چی لێ بەرهەم دێ بەڕاستی کاگازات؟ وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئێمە دۆخی هەرێمی کوردستان بە نمونە دەهێنینەوە. ئایا ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان دۆخێکی تەندروستە؟ ئایا حکوومەت خەڵک لە ئەدای ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان ڕازیە؟ ئایا هیچ گرفتێک لە نێوان لە ناو جوغرافیای هەرێمی کوردستاندا هیچ گرفتێک نییە، دوولەتبوونێک نییە، هەست بە دوو ئیدارەی ناکرێ؟ ئایا قەیرانی ئابووری و دارایی لەسەر ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر نییە، جیاوازی ناکرێ؟ هەموو ئەمانە خۆی ئەوە وەڵامی پرسیارەکەی جەنابەتەوە، هەموو ئەمانە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە بەو معنایە کە حکومڕانی لە هەرێمی کوردستان حکومڕانیشی تەندروست نییە. ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕاستیدا لە ئەنجامی ڕێکەوتنێکی هەم سیاسی و هەم ئیداری لە نێوانی سێ لایەنی سیاسی بەرهەم هاتووە. ئەمە جگە لە هەندێک لایەنی تر وەکو پێکاتەکان کە بەشدارن لە حکوومەتدا، بەڵام ئەوەی کە سەرەکی پێکێنانی ئەم حکوومەتەیە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە زوتنەوەی گۆڕان، ئەمانە پێکێنەری سەرەکی ئەم حکوومەتەن دیارە پاکێجێک هەیە کە هەم لایەنی سیاسی لە خۆ دەگرێت، ڕێکەوتی سیاسی لە خۆ دەگرێت و هەم بەرنامەی کاری حکوومەتەکە و کابینەکە لە خۆ دەگرێت. ئێمە ئەگەر هەر حاڵەتێک خەیرانێک کە مکوڕیەک لەوە هەبێ پێویستە بگەڕێنەوە بۆ سەر کارنامەکە و بۆ سەر ئەم ڕێکەوتنە سیاسیە. لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنە سیاسی کە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکەنانی ئەم کابینەیە هاتە ئاراوە وەکو خۆی جێبەجێ نەکراوە. لە لایەکی تریشەوە لە ڕووی ئیداریشەوە بە هەمان شێوە چەندین بەرگە هەیە و چەندی خاڵ هەیە جێبەجێ نەکراوە. زۆرن ئەو خاڵانەی کە لەو ڕێکەوتنەکەدا هاتوون، زۆر جاریش باسکراوە. ئەگەر 18 خاڵ بێ ڕەنگە 16 خاڵی جێبەجێ نەکرابێ. ئەمە سەردەکێشەی بۆ ناکۆچیەکان زیاتر دەکا، ئەم دۆخی ئێستای بەرهەم دەهێنێ. حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 32 ساڵی حکومڕانی خۆیدا دەبوو نمونەیەکی زۆر جوانی دیموکراسی و خزمەتگوزاری و پێکەوە ژیان پێشکەش بکە کە لە ناوچەکەدا ڕەنجی دابایەوە. بەداخەوە حکوومەتی عراقی لە دوای 18 ساڵ دوای ڕوخانی عێراق و هاتنە سەرکایی دەسەڵاتێکی تازە لە عێراقدا توانیان لەو ماوەیەدا ڕەغمی ئەو هەموو وێرانکاری هەیان بوو، ڕەغمی ئەو هەموو و ناکۆچەی کە لە ڕووی پێکاتەکان و مێژووی پێکاتەکان لە عێراقدا بوونی هەیە. سیر دەکەی ئێستا حکوومەتی عراقی لە هەموو ڕوویەکانەوە لە پێش هەرێمی کوردستان کەوتوتەوە. لە کاتێکدا ئێمە پێشتر شانازیمان بەوە دەکرد کە دەبێ حکوومەتی عراقی چاو لە هەرێمی کوردستان بکە، یان هەرێمی کوردستان بوقعەیەکی جغرافیە نمونەی دیموکراسیە لە ناوچەکەدا. هەموو ئەوانە
ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی وەڵامی داینەوە ئێستا عێراق وا وەڵاممان دەداتەوە ئێستا ڕێکخراوەکانی کۆمەلگای نێودەوڵەتی وەڵاممان دەداتەوە ئێستا UN ئەوە وەڵاممان دەداتەوە ئێستا کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان وا وەڵامی ئەمانە دەداتەوە کە نەخێر ئێمە لەوانەدا سەرکەوتوو نەبووین و بەداخەوە ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخەکە بەرەو خراپتر دەچی و ناسەقامگیری هەیە و چەق بەستووی سیاسی هەیە هەموو ئەمانە پێگەی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا و لە بەرامبەر وڵاتانی دراوسێ لە بەرامبەر دۆزی ڕەوای گەلەکەمان کە دۆزێکی گشتی نەتەوەیی و نیشتیمانێکی پارچە پارچەکرا و نەتەوەیەکی 50 ملیۆنی ژێردەستەیە لاوااستر و بێهێستر دەکا لە کاتێکدا هەرێمی کوردستان پێویستی بەوە دەکرد ببووتە ببێتە نمونەی حکمڕانیشی تەندروستی دیموکراسی پێکەوە ژیان و ئارامی و سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ ئەوەی پارچەکانی تری هەرێمی کوردستانیش سوودمەند بانایەتەیدا بۆ ئەوەی خاڵێکی لاوازمان نەدابایە دەست وڵاتانی دەوروبەر و بە تایبەتیش بەغدا کە ئێمە تا ئێستا بە پێی دەستور ئێمە بەشێشین لە عێراق و لە کاتێکدا ئێستا بەغدا مدعیە لەسەر ئێمە ئێستا بەغدا بڕیارات فەرزەکە بەسەر هەرێمی کوردستاندا ئێستا ئەوە ئێمن ناچار بوون نەتیجەی حکمڕانیەکی ناتەندروست ئەوە ئێمن ئێستا بە ناچاری ئێستا ڕوومان لە بەغدا کردەوە ئەو بەغدایی لە 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا تەلاق درا ئەم بەغدایی بە مفلیس ناوی هەر بەدەر لەوە کاگە زادیژانی ئێمە لە ڕابردوو ینی قەزیەکمان هەبوو و ئەو قەزیەشمان ینی قەزیەشی نەتەوەی و نیشتیمانی بوو و قەزیی خاک بوو ئێمە هەمیشە شەڕمان لەسەر ئەو مافانە کرد کە پێویستە وەکو نەتەوە وەکو کورد وەکو زمان پارێزراوە بێت لە چوارچێوەی دەستوری عراقی فیدرالە بەڵام وەکو جەنابتەڵەی ئێستا بابەتەکە پێچەوانە بووتەوە ئەم پێچەوانە بوونەوە پێ دوایە لاوازی هەرێمی کوردستان و هەندێک لایەنی سیاسی وایان کرد یاخود دەستیان خەسە بەڕاستی یاخود دەستی دەرەکی ئەمە هیچ بابەتێک بۆ هەرێمی کوردستان و بۆ پارچەکانی تریش لە بابەتە نەتەوەی و نیشتیمانیەکان گرنگتر نییە لەناو ئەو بابەتە هەڵپەسێردراوانەی لە نێوان هەرێم و بەغداش هیچ بابەتەکان لە بابەتی مادەی 140 و بابەتی خاک گرنگتر نییە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکەکەی چونکە ئێستا 150 خاچی هەرێمی کوردستان بەگەل و بە خاکەکەیەوە لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێمی کوردستانە و لە دەرەوەی بابەتی یاسایی و دەستوری هەرێمی کوردستانە تا ئێستا نەگەڕاوەتەوە خەباتی دوور و درێژی گەلی کوردستان لە باشووری کوردستان لە پێناوی ئازادی و ڕزگاری ئەم خاکە بووە خۆ ئەگەر بەم واقعی بەم جغرافیایی ئێستای هەرێمی کوردستان بەم جۆرەی ئێستای دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەوە خۆ لە سەردەمی هەشتاکانیش و لە سەردەمی بەعسیش دەکرا ئەم ڕێککەوتنە لەگەڵ بەعسیش دەکرا و ئەهموو خەسارەیەش نەدەبوو بەڵام مافی کورد و داوای کورد خواستی کورد زۆر لەوە زیاتر لەوەی کە ئێستاکە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکە دەبیندرێ بۆیە زۆر گرنگە ئەوەی جەنابەت باست کرد بابەتی خاک بابەتی مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکە زۆر گرنگە سەبارەت بەوەی کە لە هەرێمی کوردستان ئەو بابەتانەی کە وای کردووە حکومڕانیەکە لاواز بێ هەموو کاتێک لە هەموو وڵاتێکدا هەموو حکومەتێک هەموو دەوڵەتێک لاواز دەبێ ئەگەر حکمی تاگڕەوی تێدا بدرێ ئەگەر بڕیارەکانی حکوومەت ڕنگدانەوەی خواستی شەقام نەبێ ئی خەڵک دەبێ هاوڵاتیەکانی نەبێ هەموو پەرلەمانێک لاواز دەبێ ئەگەر گومانی تەزویر و ساختەکاری تێدا بکرێ هەموو حکوومەتێک لاواز دەبێ ئەگەر ڕێکەوتنی نهێنی و ئەگەر بڕیاری تاک ڕەوانە و بەرژەوەند خوازی حیزبی و کەسی تێدا ئەنجام بدرێ هەموو حکوومەتێک لاواز دەبێ بڕیارەکانی کاریگەر نابێ ئەگەر ڕێککەوتنی پێکێنانی حکوومەتەکە وە خۆی جێبەجێ نەکرێ هەموو حکوومەتێک متمانە لە دەست دەدا ئەگەر ڕاستگۆ نەبێت لەگەڵ کارنامەی ئەو حکوومەتەی کە لەسەری دامەزراو لە پەرلەمان دەنجی لەسەردراوە بۆیە بەداخەوە هەموو ئەمانەی کە باسم کردن لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بەدی دەکرێ ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەەوە ئەم بارودۆخی ئێستا هێناتە ئاراوە بارودۆخێکە هیچ هەرێمێک هیچ کۆمەلگایەک هیچ وڵاتێک نە لە دەوروبەرمان و نە لە جیهانیش ئەنی خۆزگەی پێ ناخوازی بەداخەوە لە کاتێک ئێبەی کورد کە تینووی پێکەێنانی دەسەڵاتێکی نەتەوەین تینووی ئازادی و دیموکراسین دەبوو لە هەموو گەلانی تری دنیا ئێمە نمونەی ئازادی و دیموکراسی و پێکەوە ژیانمان پێشکەش کردبایە ئێمە ئەگەر نەتوانین دوو هێزوولایەنی سیاسی لە ناو هەرێمی کوردستاندا یەکتری قوبڵ بکەن ئەگەر نەتوانین لەسەر کارنامەیەکی خزمەتکردنی گەلەکەمان هاوکار و هاوڕای یەکتر بین
ئێمە چۆن دەتوانین بەرەنگاری داگیرکەران بینەوە، چۆن دەتوانین پلانەکانی دژمنان پوچەڵ بکەینەوە. بۆیە هەموو ئەمانە وا دەخوازێ ئێمە لەسەر ئاستی سیاسی لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی حکومڕانیش لە هەرێمی کوردستاندا بەخۆداچوونەوەیەک بکەین. بەڕاستی ئەم بیری تاگڕەویە، ئەم بیری خۆسەپێنیە، ئەم بیری هەژمونی ناوچەگەرەیە، ئەم بیری سزادانی ناوچەیەک و لایەنێک و ئەمانە بەڕاستی پێویستە کۆتایی پێبێت چونکە ئەمانە بە نەتیجە لە بەرژەوەندی کورد و کوردستان نابێ، لە بەرژەوەندی حکومەتی هەرێمی کوردستان نابێ. ئەوەیە ینی زۆر جار ینی ئەم دەرفەتە دێتە پێشەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و زۆر جار کەشێکی ئارام و کەشێکی ینی پەیوەندی باش و دۆستایەتی و دانیشتن لە نێوان ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی ئەمە ینی بە سەراحەت باسی بکەین لە نێوان نێچێتی و پارتی دێتە ئاراوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و تەنازولکردنی هەردوولا لە هەندێک بابەت بۆ یەکتری. بەڵام ینی دەبینی لە نیوەی ڕێگاکەدا ینی بە تەواوەتی بابەتەکان پێچەوانە دەبێتەوە، ینی فەرزی ئیرادەی لایەنێک بەسەر لایەنێکی دیکەدا درێ یاخود ئەوەی کە دەگوزارێت لە نێوان ئەم دوو لایەنەدا بە تایبەتی تۆهمە بەخشینەوە یاخود دەستی تاوان بۆ یەکتر درێژکردن یاخود نەمانی بێمتمانەی تەواو لە نێوان هەردوولادا ئەمانە دەبێتە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە دۆخەکە بچێتەوە خاڵی سەرەتا و خاڵی سفر. بەڵام ینی ئێمە تاکەی دانیشتن بە دانیشتن بسپێرین، کۆبوونەوە بە کۆبوونەوە بسپێرین، ڕێکەوتن بە ڕێکەوتن بسپێرین، نەژگەینە هیچ ڕێکەوتنێک لە نێوان یەکتریدا. بەڕاستی ئەمە خزمەتەکە بە بەرژەوەندی خەڵکی کوردستان، خزمەتەکە بەم دۆخی کە هەیە لە هەرێمی کوردستان. ڕۆک و جەنابی شدوتە ئەوە تا ئێستا بۆ نمونە ئێمە هەچیمان هەبوو تەسیمان بە بەغدا کردەوە کە لە ڕۆژێک لە ڕۆژان ئێمە تینووی ئازادی بووین، تینووی دیموکراسی بووین، تینووی سەربەخۆی بوون. بەڕاستی کاکەوڕێ ئەگەر تۆ بگەڕێەوە بۆ مێژوو تۆ سیر کە گەلی کوردستان چەند ئازاری بینیوە بە دەست حکومڕانی سەدام و ڕژێمی بەعسەوە. هەر ئەم گەلە بوو لە کولفەیەکونێک داتوانی تا نزیک حەمری نیش بەخاک و بەگەلەوە ئازادی بکە. ئەو هەموو قوربانیە درا بۆ ئازادی بوو، بۆ ئەوەی هەناسەیەکی ئازادی و دیموکراسی لە هەرێمی کوردستاندا هەڵبژێ. ئەم دەستکەوتەی کە ئێستا هەیە ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان بەرهەمی خەبات و خوێنی قوربانی ئەم گەلەیە. دەبوو زۆر بە ئەمانەتەوە پارێزگاری لێ بکرێ و بەڕێوە ببردرێ. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا دەبیندرێ ڕێک پێچەوانەی ئەوە دەگوزارێ. ئێمە لە ڕابردوودا بەرامبەر بە بەغدا چەند تند و شەڕمان کرد و چەند خوێنمان بەخشی. دواتر کە ئازادی هاتەکایەوە ئێمە خۆمان بەشداریمان کرد لە نووسینەوەی دەستورێک کە مافی بەشێک لە مافەکانی گەلی کورد یان دەتوانین بڵێن بەشێکی باش لە مافەکانی گەلی کوردستان لە عێراقدا لە دەستوردا جێبەجێ بوو. هەر لەو کاتەوە پێویستی بەوە دەکرد ئێمە هەموو چارەسەری کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین. ئەو مافانەی کە لە دەستوردا بە ئێمە دراوە ئێمە فەرزی بکەین لەسەر بەغدا بۆ ئەوەی بێ دەستور جێبەجێ بکە. بەغدا دەستور جێبەجێ ناکە ئەگەر تۆ پابندی دەستور نەبێ. ئەمە کە خەمساردبین ئێ بەغدا چۆن ێ مافەکانمانەدا بەڕاستیانی کاگەزان ئێمە لە جیاتی ئەوەی پێداگری لەسەر جێبەجێکردنی مافەکانمان لە بەغدا بکەین ئێمە خەریکی شەڕی ناوخۆ بووین بەداخەوە. حکومەتی هەرێمی کوردستان کاتێک وەفدێکی تاگلایەنە دەچێت بۆ تەفاوز ئەمە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان ناکە. بە تاکید ئەم وەرەقەی لێ وەردەگیرێ، وەرەقەکەی بەلاوازی لێ وەردەگیرێ، هەر بەلاوازیش وەڵامی دەدرێتەوە، هەر بەلاوازیش هەڵس و کەوت و معاملەی لەگە دەکرێت. ئەمەی ئێستا دەیبینیت بەداخەوە وابوو لە کاتێکدا ئێمە زۆر پێویستمان بەوە بوو زۆر بە یەکگرتووی مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکەین. تا ئەو کاتانەی لە 2003 کاتێکە سەدام ڕوخا و بە تایبەت لە 2005 کاتێکە دەستوری عێراق نووسرایەوە و یەکەم هەڵبژاردننی گشتی لە عێراق بەڕێوەچوو، ئەو کاتێکە جەنابی مامجەلات سەرۆک کۆمار بوو لە عێراق بە تەنها پارێزگاری لە هەر هەموو خاچی کوردستان و مافی کوردستان و گەلی کوردستان دەکرد. ئەو کاتانە کورد لە قیمەی قووەت و دەسەڵات و پێگەی خۆی بوو. ڕاستە کۆمەڵە گرفت هەبوو ئەو کاتانە گرفتیان بۆ کورد دروست دەکرد. ئەو کاتانە زیاتر دەتوانین بڵین وڵاتانی ئیقلیمی کێشەیان دروست دەکرد بۆ ئەوەی کە ئەم مافانەی کورد جێبەجێ نەکرێ، فشار بوون لەسەر بەغدا. بەڵام بەم دوایانە بەڕاستی ئێمە نێوماڵی خۆمان لە هەرێمی کوردستان خۆمان کێشەمان بۆ خۆمان دروست کرد. ئەمە دووخلی پەرلەمانی عێراقا لیستە کوردستانەکان فراکسیۆنە کوردستانیەکان ناتوانن وەکو جاران
لیستی یا فراکسیۆنی هاوپەیمانی کوردستانی پێک بێنن لە بەغدا ناتوانن نوێنەرایەتیشە ڕاستەقینەی تەواوی هەرێمی کوردستان بکەن ڕەنگە هەر لایەک بە تەنها نوێنەراتی لایەنی خۆی دەکا فراکسیۆنی خۆی دەکا حزبی خۆی دەکا ئێستا چەند فراکسیۆن لە بەغدا هەیە هەر یەکەیان بۆچوونێکیان هەیە هەر یەکەشیان ئەجددایەکیان هەیە بە جۆرێک مامەڵە دەکەن ئێمە هەر بینیمان لە پێکەنانی ئەم کابینەی ئەم هەڵبژارنەی ئەم جارەیە چۆن مامەڵە و چۆن هەڵسوکەوت کرا پێکەنانی هاوپەیمانەتیەکان لەسەر مەسلەی ڕێگنەکەوتنی ینی بە تایبەتی کورد و هەروەها نەبوونی فراکسیۆنی شیاوبەش لە ئەنجومەنی نوێنەرانی یاخود یەکگوتاری لە هەرێمی کوردستان ئەو تا لە بەرامبەرە دوای چەندین ساڵ ئەو تا بینی لە ناوچە جێناوەکان بە تایبەتی لە کەرکووک سەیرەکەی سونە و شیعە ڕێکەوتن بووی کە لیستی شیاوبەش پێک بێنن بۆ بژاردنەکانی ئەنجومەنی ینی شارەوانەکان لەو ئەنجومەنی پارێزگاکان لەو پارێزگایە ئەمە بەڕاستی کارەساتە تۆ ینی سونە و شیعەکە چەندین ساڵ دوژمنایەتیشیان کرد خوێنیان لە یەک ڕشت ینی تا سەر ئێسخان ئەیانی زێکتری بتوێنەوە ئەوە تا سەر ڕێکەوتون کەچی کورد کە هاو زمانە و برای یەکە و قەزیەیشیە لە عێراقا ناتوانێت ڕێ بکەوێ بەڕاستی ئەمە کارە ساتەکەی کاک هەوڕێتەوە باسی پێکێدانی و هاوپەیمانەتی عەرەبیت کرد لە کەرکووک بێگومان ئەوان وەکو کوردەواری دەڵێ پێشی تایە بەڕێ بەخۆدا دەدەن لە ئێستادا کە قسە لەسەر هەڵبژاردننی پارێزگاکانی عراق دەکرێت لیستە عەرەبیەکان دێن بەم هەموو ناکۆشەی لە نێوانیاندا هەیە حیزبە سونیەکانی عەرەبی کەرکووک هەر بە خۆیان هەر یەکەیان دروستکراوی هێز و لایەنێکن یان وڵاتێکی ئیقلیمین ئەنجا لە ناو عەرەبەکاندا حزبی شیعی هەیە و حزبی سونی هەیە کە دەریایەک خوێن لە بینیانە بەڵام ئێستا دێن بەرژەوەندی نەتەوەی ئەوان بەرژەوەندی ئەجندای گشتی خۆیان و حیزبەکانیان و وڵاتەکانیشان ئەوەیان لێ دەخوازێ زۆر ئەو ناکۆشیە بچووکانەی لە نێوانیاندا هەیە بەلای بنێن و بێن هاوپەیمانەتێک پێک بێنن بۆ ئەوەی ئەگەر هیچ نابتوان کورسێک زیاتر بەدەست بێنن ئەگەر پارێزگاریش بەدەست نەهێنن بەڵام لە بەرامبەردا کە کورد نیوەی زیاتری کەرکووک پێک دەهێنێ لە ڕاهەموو دەرەنجامەکانی هەڵبژاردن وای پێگوتین کەچی لەم کات و ساتانەدا بەداخەوە لایەنێک هەیە لایەنێک لە کوردستان دێ باس لەوە دەکا کە مەحاڵە پارێزگاری کەرکووک جارێکی تر بۆ فڵانە لایەن بێ و باس لە خیانەت دەکا باز لە تۆمەت دەبەخشێتەوە هەموو ئەمانە نێوماڵی کورد پەردەکا ئەمەش هەمووی دەبێتە لە بەرژەوەندی لیستەکانی تری عەرەبی و تورکمانی تەواو دەبێ و بە نەتیجە کورد لەم پارێزگایە زیان دەکا ئەمە ناکرێتەوە باست لە بەرژەوەندی ینی نەتەوەی عەرەب و عرب کردووە بە تایبەتی ینی سونە و شیعەوە هەروەها ینی بەرژەوەندی وڵاتانی پشگیریشان بە تایبەتیوانی کە ینی ئەجندای خۆیان لە عراق جێبەجێکەن لە ڕێگەی ئەوانەوە ێ باشە خۆێمە ینی زۆرێک لە وڵاتە زلێزەکان بە تایبەتی ئەمریکا و ئەروانەتەوەی گرتوەکان و بریتانیا و وڵاتانە هەمیشە لەسەر هێڵن بۆی کە کورد یەکگرتوو بێ و لایەنە سیاسەکان یەکگرتوو بن کێشەکانیان وەلا بنێن چەندین دەست پێشخەریشیان کردو بووی کردنەوە ماڵی ئێمە ڕێک بخەنەوە ێ باشە خۆتە ئەوان پشگیری لە ئێمەکەن بەس ئێمە خۆمان پشگیری خۆمان ناکەین کەواتە ئێمە ئەگەر بەم ڕێچکە و ڕیتمەی ئێستا بەردەوامین وەکو کورد زەرمەندی یەکەم ئێمەین و دوجار و قەزەی کامانە لە دەستمانە چیان نا لە ڕاستی بڕوای من وایە هیچ کات لە دوای ڕوخانی سەدامەوە و تەنانەت لە پلان و بەرنامەی ڕوخانی سەدامیشەوە تاوەکو ئەمڕۆکە کورد نابێ گلەی لە کۆمەلگای نێودەوڵەتی بکە بە هیچ جۆرێک چونکە ئەم بارودۆخەی کە ڕەخسا بۆ ڕوخانی ڕژێم و دواتریش بۆ پاراستنی ناوچەی ئارام و بڕیاری 680 ئەنجومەنی ئاسایش و دواتر پاراستنی ئەم ناوچەیە و هەڵسوکەوتکردن لەگە هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی سەربەخۆ بەڕاستی ئەمانە هەمووی هاوکاریەکی سیاسی و دیبلۆماسی و ئابووری و دەستگیروێکی زۆر گەورە بوو لە کۆمەلگای نێودەوڵەتیەوە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی ئەوان هاوکار بن بۆ ئەوەی نمونەیەکی جوانی دیموکراسی لەم بقع جوغرافیەدا پێشکەش بکرێ و ببیندرێ بەڕاستی ئەوان هاتنە پێش پارێزگاریان لە ئێمە کرد لە مەترسیەکانی دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان دراوسێمان لە داعش لە زۆر مەترسیتر پارێزگاریان لێکردین هاوکاریان کردین لە پرچەکردنی پێشمەرگا لە هاوکاری مادی لە ڕێکخراوی مەدەنی لە بڕیاری سیاسی لە پاراستنمان و زۆر جاریش لە چارەسەرکردنی ناکۆشیەکان بەڕاستی ئەوە ئێمەین لە هەرێمی کوردستان نەمانتوانی لە ئاستی پێویست بین و نەمانتوانی وەڵامی داواکانی ئەوان بدەینەوە و لە ئاستی خواستی ئەوان بین
بۆیە ئێستا ئێمە پێویستمان بەوە هەیە بەخۆدا بچینەوە لە هەموو ڕوویەکانەوە بەخۆدا بچینەوە. ئێمە کورت و مختصر لە هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووین لە ماوەی 32 ساڵی حکومڕانی ئەنجامەکەمان لە ئێستادا ئەنجامێکی سەرکەوتوو دڵخۆشکەر نییە. ئەم ئەنجامە بە هیچمان ناگەینی نە لەسەر ئاستی ناوەخۆ و نە لە ئاستی نێودەوڵەتی و نە لەگەڵ عێراق کە ئێمە ئێستا کێشەمان لەگەڵ عێراقەیە و نە سەرکەوتوشمان دەکات لە مامەڵەمان لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران و لەگە وڵاتانی تریشدا. ئێستا ئێمە لە لاوااستترین حاڵەتی حکومڕانی و پێگەی سیاسی و دیبلۆماسی هەرێمەکەمان کاگازات ئەم ململانێ و ناکۆچیانە و هەروەها بە قسە نەکردنی ینی دۆست و نارەکانمان وای کرد کە بە تەواوەتی مەسەلەکەمان بخەنەوە دەست بەغدا و ینی هەموو بابەتە گرنگەکان بنەوە بەغدا ئەو حاکمی مطلق بێ بەسەرمانەوە. هەر ئەمە بوو بەڵێت پێش ئێستاش تاکیدم لەوە کردەوە ئێمە کە گوێمان بەو هەموو پێشنیارەی کۆمەلگای نێودەوڵەتی نەدا کە گوێمان بەد لە دۆستەکانمان نەگرت، ئێمە کە سەروەری یاسامان پێشێل کرد، ئێمە کە لە هەرێمی کوردستان تیرۆرمان بینی بەداخەوە، ئێمە کە ڕەشبگیریمان بینی، ئێمە کە ئازادی ڕێگریمان لە ڕۆژنامەگەری کرد، ئێمە کە پێشێلی دیموکراسیمان کرد، ئێمە کە وامان کرد کە یاسا سەروەرنی، هەموو ئەمانە خاڵی لاوازی ئێمەیە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی بەرهەمهێنا کە کۆمەلگای نێودەوڵەتی پێمان بڵێ ئێوە حکومەتێکی کارتۆنین، ئەوەی بەرهەمهێنا کە پێمان بڵێن هەرێمەکەتە هەرێمێکی فشۆڵە و ئەمە تاسەر نابێ، هەموو ئەوەی بەرهەمهێنا کە پرسیاری جدی لە مەسلەی دیموکراسی و لە مەسلەی ئازادی مافی مرۆڤ و هەموو ئەوانە هێنا سەر شانۆکە کە بەڵێ ئەوانە هەموو جێگای پرسیارن. بەداخەوە لە 32 ساڵی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئێستا ئەمە پاشەکشەشی زۆر بەرچاومان کردیە لە هەموو ئەو بارانەی کە کۆمەلگای نێودەوڵەتی لە ئێمەی دەخواست کە کۆمەڵانی خەڵکی کوردستان تەمەنایان دەکرد و شەهیدیان لە پێناودا خەباتیان لە پێناو کرد، چاوەڕێی ئەوە نەبوون ئەم ڕۆژە ئێستا ببینن. بۆیە ئێستاش دەکرێت هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسەکانی کوردستان لەم کە لە ڕقیە لەم تاگڕەویە و لەم ئاڕاستەی حکومڕانی ئێستا کە هەیە دووبارە بێن هەموو لایەنەکان بێگومان بەخۆ دابچنەوە و پەرلەمان ئەکتیڤ بکرێت، ڕۆڵی زیاتر بدرێتەوە پەرلەمان چونکە نوێنەرایەتی خەڵکی کوردستان دەکا و حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیار بێ لە بەردەم پەرلەمان دەیان پرسیار و دەیان بابەت ئێستا لە بەردەم پەرلەمانتاران و لە ناو پەرلەمان هەیە پێویستە حکوومەت وەڵامیان بداتەوە کە ئەمانە هەموو پرسیاری خەڵکن و لە هەمان کاتدا ئەم بارودۆخەی ئێستای نێوان هەرێم و بەغدا تۆ سیر کە دوای ئەو هەموو قوربانیە خەڵکی هەرێمی کوردستان ئێستا دڵخۆشە بەڕێکەوتن لەگەڵ بەغدا، دڵخۆشە بە تەسلیمکردنەوەی نەوت بۆ بەغدا، دڵخۆشە بەوەی کە موچەکەی لە بەغدا بۆ بێ، دەخوازێ هەموو دەسەڵاتەکەی ئێستا ئێرە بدرێتەوە بە بەغدا لە کاتێک کەسیش دڵتەنگ نییە بەوەی کە نەوتەکەی ئەڕوایان ناڕوا لە ئێسایەوەتان نازانەوە کەس یان کە دەمی هاوڵاتیانەکەیتەوە یاخود ئەیان دوێنی کەسی نیگەران نییە لەوەی کاڵێن نەوتەکەم ئەڕوایان ناڕۆیە ئەوە 30 ڕۆژە وەستاوە ئەین کەس جۆ بەوە نایە بە حەقەت ئەمە بەڕاستی خۆی ئەمە ئەگەر بە تەواوەتی لێکدانە و شیکردنەوەی بۆ بکەی کاریگەری هەیە و ئەمە ئەو پەڕی تێکشکاندنە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان لە دەستگاکان و لە سنتەرەکان و لە ڕێکخراوەکان زۆرن ئەو ڕاپرسیانێک کە ئێستاش ماون ئەگە سیر بکەی بۆ نمونە لەسەر ئەوەی جەنابەت باست کرد مەسەلەی نەوت ڕۆیشتن لە بەغداویان لە هەرێمی کوردستان لە دەستگایەکی باوەڕپێکراوە لە هەرێمی کوردستان کە ئەم ڕاپرسیەکرا 1970 دەڵێ با لە بەغداوە تەسلیمی سۆمۆ بکرێ باقیەکەی تری دەڵێ با لە هەرێمی کوردستان واتە 11 پێم وایە ئەڵێ با لە هەرێمی کوردستانەوە بێ ئەمە بۆ خۆی وەڵامێکە بۆ ئەوەی بۆ ئەم دۆخی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان لە مەلەفی نەوت لە مەلەفی موچە و لە مەلەفی ئەمنی لە مەلەفی ئاسایش لە مەلەفی دیبلۆماسی لە مەلەفی سیاسی ئێستا بەخۆ ئەمە دەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە دوو ئیدارەیەکی ڕانەگەیەندراوە و دەتوانین بڵێن چەقبەستوێشی سیاسی زۆر بەرتەسک هەیە بەڕاستی تەنانەت دەرفەتی گفتوگۆ و ئاسایی بوونەوە دۆخەکە کەم ماوە ئەم تەسریحانەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو جێمان لێبوو بینیمان ئەم بەیان نامانەی ئەمڕۆ دوێنێ دەرکران ئەمانە دڵخۆشکردنین ئەمانە بابەتەکە زیاتر بەرەو ئاڵۆزی دەبا ڕێخۆشکرد نییە
بۆ ئاشتەوایی بۆ بەهێزکردنەوەی نێوماڵی کورد بۆ بەهێزبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەهێزبوونەوەی هەرێمی کوردستان بۆ چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا چونکە لە هەر دۆخێکدا تۆ قسە لەسەر کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بکەی بچێ سەرمێزی تەفاوز ببورە بەڵێ لەگەڵ بەغدا بێگومان تۆ بە لە موقعێکی لاوازەوە بچی بۆ تەفاوز بێگومان هیچ بەدەست ناهێنی پێویستە بەر لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی نەوت چونکە ئەم بابەتی نەوت ڕەنگە ئێستا ڕێکەوتنێکی کاتیە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا چەند هەفتەی داهاتوودا بابەتی تری بەدوادادێ لە بابەتی بودجە ڕەنگە لە 1-2 هەفتەی داهاتوو چارەسەر بکرێ ئەم ڕێکەوتنە تا تسپاندنی یان تا تێپەڕینی بودجە ڕەنگە کاریگەری هەبێت دوای ئەوە بابەتی تر دێتە پێشەوە ئێمە زۆر مەلەفیترمان ماوە کێشەی قورسن لەگەڵ بەغدا وەک کێشەی یاسای نەوت و گاز کێشەی چارەسەری پێشمەرگە چارەسەر لە هەموویان گرنگتر و قورستر و کاریگەرتر مادەی 140 و زۆر بابەتی تر ئەنجا هەموو ئەمانە پێویستیان بەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی بەهێز بێ و ئەو وەفدانەی کە دەچن نوێنەرایەتی تەواوی پێکاتەکانی لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان بکە ئەم بڕیارانێ کە دەدرێن لە دامەزراوە شەرعی و فەرمیەکانی هەرێمی کوردستانەوە بە کۆدەنجی بدرێ بە یەکڕێزی بدرێ بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان تەحملی بڕیارەکان بکە و لە حاڵەتی پێویست ڕوبەڕووی نارەکان بێتەوە ڕوبەڕووی بەرامبەرەکەی بێتەوە ئەوەی ئێستا دەگوزارێ بەداخەوە ینی بەواقعی ئەوەی کە جەناب دوێنای بۆ دەکەی و ئەوەی کە چاودێرانی سیاسیش لە دۆخی هەرێمی کوردستان دەڕوانن و ئەوەی کە هاوڵاتی یاسایی ژارێمی کوردستان هەستی پێدەکات و درکی پێدەکات و ینی چۆنەڵی بڕیار ئەدا لەسەر ئایندەی ئەم هەرێمە و خۆی ینی خوێندنەوەکان بۆ ئاراستەیە کە دەوترێت ینی ئەم جارەش کورد دەیەوێت بە دەستی خۆی ماڵی خۆی وێرام کە پایە سەرەکی و بنەما ینی ئەساسیەکانی پێکێنانی ئەم حکوومەتە گرنگە و ئەم هەرێمە پارێزراوی کە هەیە و ئەو هەرێمە دەستوری کە هەیە و هەروەها ئەو ئابوورێ سربەخۆی کە زۆر جاریانی شانازیمان پێوە کردووە لە ڕابردوودا و زۆر جاریش بۆتە ماڵوێران کرد بۆ هەرێمی کوردستان ئەین دەوتری ئەمانە هەمووی هەرێمی کوردستان و بە تایبەتی لایەنێک لە هەرێمی کوردستان دەیەوێت بە دەستی خۆی ئەم پایانەت بە تەواوەتی تێک بشکێنێت و هەرێمی کوردستان چۆنەڵی تەسلیم بە بەغدا بکاتەوە و بەغدا بە تەواوەتی و کاتە بڕیار بدا لەسەر ئایندەی ئەم هەرێمە ئەمانە واریدە ئەگەر ئێمە یەکگرتو یەکانگیر نەبین لە داهاتوودا ئەتوانین بڵێن مەترسی گەورەتر ڕوبەڕوومانە بێتەوە کاکاوڕێ ئێمە خۆ زۆر لە مێژنی هەند چەند ساڵێک پێش ئێستا بوو هەم ڕێک پێچەوانەی ئەم ئاراستە سیاسی ئێستا ئەم شانازیانەیە کە ئێستا وەکو شانازی و دەستکەوت باز دەکرێت خۆ چەند ساڵێک پێش ئێستا کە ڕێک پێچەوانەکەیمان بینی آخر خۆ ئێستا باز لەوە دەکرێت کە ڕێکەوتنی سۆمۆ نەوت بەناردی بۆ سۆمۆ ئەوانە دەستکەوتێکی گەورەیە باشە خۆ هەچەند ساڵێک پێش ئێستا شانازی بە ئابووری سربەخۆوەکرا هەر ئەو کاتە بوو کە بەغدا بە مفلیس ناو دەبردرا باشە ئێستا خۆمان بە عێراقی دەزانین و شەڕ لەسەر پۆستەکانی عێراق دەکەین و ئێمە ئێستا ئەوەی کە ئێستا لەگەڵ بەغدا دەکرێت ئێخۆ هەر چەند ساڵێک پێش ئێستا بوو کە عێراق تەلاق درا و وەکو دراوسەیەک سیرکرا و تا هەڵسو کەوتی لەگەڵ کرا خۆ ئەو کەسانی کە باسی عێراقیان بکرد بە تۆمەتی خیانەتیان دەدا پاڵ باشە ینی خۆ خەڵکی کوردستان لەمانە تێدەگا ینی هەندە لە مێژنێ مێژوشی دوور و درێژ نییە بۆیە بەڕاستی کاتی ئەمانە بەسەر چووە ئێستا کاتی ئەوە هاتووە ئێمە بیر لە بەرژەوەندی گشتی نێتەوەکەمان بکەینەوە ئەزمونونەکەمان بەهێزترکەین و بیپارێزین چونکە بەڕاستی من لێ ناشەرمەوە ئەم ئەزمونەی هەرێمی کوردستان ڕاستە لە ڕووی دەستوری و یاساییەوە ڕەنگە لەم دقەی ئێستادا مەترسی لەسە نەبێ بەڵام لە ڕووی هەیمەنە لە ڕووی حکومڕانی و لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی کاریگەری مەترسێکی یەکجار گەورەی لەسەرە و بەهایەکی ئەوتۆی نمایە بۆیە ئەمە دەبی بەهای بۆ بجێڕینەوە ئێمە دەبی بە یەکگرتووی خۆمان بە یەکڕیزی حیزب و لایەنە سیاسەکان ئەوانەیە کە پێکەنەری حکوومەتەکەنە ئەمانە لەسەر بێن ئەو بەرنامەیە جێبەجێکەن کە لەسەر ڕێکەوتون بۆ کابینەی لێ دروست بووە بەڕاستی ئەم بارودۆخی ئێستا هەیە لە حکوومەتی لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەگوزارێ بارودۆخێکە ڕێک پێچەوانەی بەرژەوەندی گشتی ئەزمونونەکە ڕێک پێچەوانەی بەرژەوەندی باڵای حکوومەتەکە و ڕێک پێچەوانەی بەهێزی خواستی خەڵکەکە ئەمە خزمەتی میلەتەکە ناکە پێویست بەوە دەکا هێزولایەنەکان لەسەر ئاستێکی باڵا بێن قسە لەسەر ئەم بابەتانە بکەن کە خلافە ئەساسیەکەی لەسرە لەم ڕۆژانەی ڕابردوو
کە وەفدێک لە ئەنجومەنی وەزیرانەوە دەچێت بۆ لای جەنابی کاقوبات جێگری ئەنجومەنی وەزیران بۆ مەسەلەی چارەسەری ئەم بابەتە. لە ڕاستی ئەوەی کە ڕاگەیەندرا لە میدیاکان و تەنانەت لە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بەوەی کە وەزیرێک لە ئەنجومەنی وەزیران ئەم پێشنیارەی کردووە بۆ ئەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر ئەوە بدا وەفدێک لە ئەنجومەنی وەزیرانەوە بە سەردانی جەنابی کاقوبات بکە بۆ ئەوەی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بگەڕێنەوە ئەنجومەنی وەزیران. لە ڕاستیدا ئەم پێشنیارەش پێشنیاری بەڕێوەبەرێکی گشتیە لەو وەزارەتەی کە ئەم وەزیرە بەڕێزە پێشکەشی کردووە و هەر ئەم پێشنیارەکەی قبول کرا و دیارە وەفدەکە ڕۆیشتن بۆ لای کاقوبات. لێرەدا مەبەستم ئەوەیە ینی دڵفراوانی تیمی یەکێتی لە حکوومەت یان دڵسۆزی یەکێتی تیمی یەکێتی لە حکوومەت بۆ یەکڕێزی حکوومەت بۆ یەک دەستی و یەخطابی حکوومەت ئەوە دەگەینێت تەنانەت ئەو وەفدەی کە ڕۆیشتیە لەسەر پێشنیاری بەڕێوەبەرێکی گشتی یەکێتی بووە لە هەمان ئەو وەزارەتێک کە وەزیرەکە پێشکەشی کردووە. بۆیە لەسەر پێشنیاری هیچ وەزیرێک یاخود بەرپرسێکی باڵا یاخود سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تیمی پارتی نەبووە. نەخێر ئەم پێشنیاری کە لە ئەنجومەنی وەزیران تەرحکرا و بەڕێز سەرۆکی حکوومەت قبوڵی کرد لە ئەسڵدا پێشنیاری بەڕێوەبەرێکی گشتی لەم وەزارەتە بووە کە کادیرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێوەبەری گشتیە لەم وەزارەتەدا خۆشبەختانە وەزیرەکەش بە ئەمانەتەوە پێشنیارەکەی گەیاندووە و جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش پێشنیارەکەی قبول کردووە و وەفدەکە ڕۆیشتن بۆ لای جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵام لە ڕاستیدا بابەتەکە گەورەترە لەوەی کەوە هەر پێشنیارێکی وا بکرێ و تیمێکی لەم شێوەیە بچێ بۆ لای جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران چونکە بابەتەکان قوڵ بوونەتەوە بابەتەکان بە شەخصە نەکراون بابەتەکان زۆر لەوە گەورەترە لێژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە بچێ بەڵکو پێویست بەوە دەکا جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور لەگەڵ جەنابی کاقوبات بەیەکەوە ئەوان هەردووچیان نوێنەرایەتی تیمی پارتی و یەکێتی دەکەن و ناکۆشیەکەش لە ئێستادا لە نێوان ئەم دوو بەڕێزە و تیمی ئەم دوو بەڕێزەیە ئەوان پێویستە بێن شرۆڤەی ئەو کارنامەیە بکەن کە کابینەکەیان لەسەر پێکێناوە بێن قسەی جددی لەسەر ئەم بابەتە بکەن و بزانە خلافەکانیان لە چێە ئەوەی کە خلافەکان لە چوارچێوەی ئیداری و حکومڕانیە پێویستە هەردوو بەڕێز چارەسەری بکەن چونکە پەیوەستە بە حکوومەتەوە و ئەوانەیە کە پەیوەستن بە بابەتی سیاسیەوە پێویستە ئاڕاستەی مەکتەبی سیاسیەکانیان بکەن و هەردوو مەکتەبی سیاسی لە ئاستی باڵا دابنیشن بۆ ئەوەی چارەسەری گرفتەکان بکەن و دیسان تاکید دەکەینەوە وەکو بە درێژایی مێژوش ئەمە تاکید کراوەتەوە هەموو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکار و ڕێک و تەباب بن دەستکەوتی باش بۆ خەڵکی کوردستان بەدەست هاتووە پێچەوانەکەشی دیارە ڕاستە ئەگەر ناکۆک و ناتەباب بن ئەزمونونەکە لاواز بووە وە زەرری زۆر بە خەڵکی هەرێمی کوردستان کەوتووە و بینیمان دەرەنجامی ناکۆشی ئەم دوولایەنە چی بووە لە ڕابردوودا هیوادارین ئەم ڕۆژانە قەت نەیەتەوە قەت دووبارە نەبنەوە و دەبی بەرپرسیارەتی ئەم دوولایەنە لەسەر ئاستی حکومڕانی و لەسەر ئاستی سیاسی و حیزبی لە ئاستێک بێ زۆر لە بەرژەوەندی حزبی و کەسی گەورەتر بێ پاراستنی ئامانجیان پاراستنی بەرژەوەندی گشتی نەتەوە نیشتیمانەکە بێ و بەهێزبوونەوەی هەرێمەکە بێ چارەسەری ئەم گرفتانە بی کە لە ئێستا لە هەرێمدا هەیە و حەلی هەموو ئەو کێشانە بێ کە لە نێوان هەرێم و بەغدا لە ئارادا ماوە تا ئێستا چارەسەر نەبووە چونکە لە ئێستادا کاتی چارەسەرکردنی ئەم گرفتانن کە لە نێوان هەرێم و بەغدا بە هەڵپە سێردراوی ماونێتەوە ئەم بابەتانە چارەسەر نابن بە ئەنجامێک ناگەن ئەگەر تیمی حکومت بەهێز نەبتەوە حکومەتی هەرێمی کوردستان بەهێز نەبێتەوە یەک گوتاروی خطابی نەبێ بۆیە زۆر گرینگە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک دوو حزب تێبگەن وەک دوو حزبی بەرپرسیار مەسئول لەم هەرێمی کوردستانە تێبگەن لەوەی کە ئەم دۆخە زۆر خراپە لە دەست هەمووی دەچێ دواتر هەر خودی ئەم دوو حیزبە زەرمەندی یەکەم دەبن بۆیە پێویستە تیمی حکوومەتیان بەهێزکەنەوە و بە ئاڕاستەیەش بە خرابێکی بەهێزەوە بە گوتارێکی بەهێزەوە بتوانن لەگەڵ بەغدا گفتوگۆ بکەن لەسەر چارەسەرکردنی هەموو گرفتەکانی کە لە نێوانداندا ماوە. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاگازات جوڵات چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە سودۆکارمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بەشدار سوپاس دەکەم کاگازات جان. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ.